پێشانگاکانی ئۆتۆمبیل بەر لەوەی دیناری عراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی بەهاکەی لەدەست بدات قەرەباڵغی و جانجاڵی زۆری بەخۆیەوە دەبینی بەڵام ئێستا چۆڵن بەتایبەت لە کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل فرۆشیارانی ئۆتۆمبیل دەڵێن بازاڕی کڕین و فرۆشتن سستە و زیانێکی زۆریان پێگەیشتووە. هەر بە بۆ نێو دۆلارەوەی خەڵکیش هەمووی تەبعی پێیە، دوکاندار دێ تەبعی پێیە، مامۆستا دێ تەبعی پێیە. ئیتر دۆلارەکە بەرزبوویتەوە بازارمان خراپە، بانزینیش گران بووە، بە بۆنێ کۆرۆنەشەوە عارەب نایەت، بازار زۆر خراپە. بە سیارەمانێ 4 مانگە لێرە ڕاوەستاوە، سیارەمانێ 5 مانگ، سیارەمانێ 2 مانگە، بازارمان نییە وەڵڵا هیچ. نرخەکان هەروە خۆیانن بە دۆلار، بەڵام بەراورد بە دیناری عراقی نرخەکانیان بەرز بۆتەوە. ئەوانەی لەو بازاڕە کار دەکەن ڕایان وایە دەرکردنی هەندێک بڕیار پێویستی بە کاراسانی هەیە، هەرەمە شەوای کردووە کڕین و فرۆشتن کەم بێتن و هەموو کەسێک نەتوانێت ئۆتۆمبیل بکڕێت. وەکو فرۆشیار بازاڕەکە بە خۆی قسە کزە لە بە دۆلار و وەزعی دۆلار وەزعی بنزین و ئیدی زۆر شتەیە معناعاتی وە زۆر شتێ کە بازاڕەکەی ڕاگرتووە. کاراسانی ماخۆگەر بکرێ باشە، سیارە سعری دایمە مناسبی باشترە، گومرکان کەمکەنەوە، یارمەدی خەرچی بدەنە بە ناوکردن شتەکان و هەندێک بین نەخوارێ 11 وەرەقەی بکەنە عەفوەرەقە لۆی فەقیرێک سیارە پێ بکڕێ بیهاژوە. ڕێکارەکانی هاوردەکردنی ئۆتۆمبیل لە دەواازە سنووریەکان و زیادکردنی باج و ڕسومات هۆکارێکی تری سزبوونی بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلە وە خاوەن پێشانگاکانی ئۆتۆمبیل باسی لێوە دەکەن تەنها کڕین و فرۆشتن بە ئۆتۆمبیلانە دەکرێت کە نرخەکانیان لە خوار 10,000 دۆلارە. قارەمانجەوەر، کورسات نیوز، هەولێر.